لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی من میوانێکم هەیە ئەرسەلان عەلی داودی کارگێڕە لەقی 22 گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەڕێز ئەرسەلان بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 بەڕێی ئێوە بۆچی بارودۆخ لە کەرکووک و هەندێک لە ناوچەکان گەیشتە ئەو ڕادەیی هێزێک لە کوردستانەوە کە خۆی خاوەن و یان با بڵێن خۆی حاکم بوو وا ناویبنین یەکێک بوو لە بەشدارەکانی بەڕێوەبردننی ئەو شارە بگاتەوە قەناعەتەی کە ئەم شارە هەرزان فرۆش بکات و دەستی خەڵکی تر بگرێ بێنێتە ناو شارە. بەناوی خوای گەورە و محتەوان سەرەتا بە ئاەتی قورئان پیرۆزم دەست پێکەم ئەڵێ ومەکەروا ومەکەر الله والله خەیر الماکرین. بێگومان ئەو بارە ناهەموارەی کە هەرێمی کوردستان لە پیانەتی 16 ئۆکتۆبەر تێپەڕی بەتایبەتی ناوچە دابڕێوەکان یعنی کارەساتێک بوو هیچ جیاوازی نەبوو لە کارەساتی شومی جەزائیر. ئەو کارەساتە لەوێ بە حکمی ئەوەی سێ دەوڵەت دیشی کورد کردیان بەڵام لێرە بەداخەوە بەدەستی حزبێکی ناوخۆیی خاکفرۆش لە پێناو چەند دەستکەوتێک یاخود چەند منسبێک لە سنووری کەرکووک و دەوروبەری هەستا بە ئەنجامدانی ئەو پرۆسە قەیزەوێنە کە تێدا بەداخەوە سەدان هزار کەس تیا ئاوارە بوون تیا شەهید بوون خەڵکێکی زۆر تیا ماڵ وێران بوو و من نمونە دێنمەوە لە دۆز خورماتوو بە تایبەتی کە تووشی ئەو کارەساتە گەورەیە بوو کورد خۆی لەوێ حاکم بوو ئەو لایەنە سیاسی کە دەستی لە خیانەتی 16 ئۆکتۆبەرا بوو خۆی بۆ خۆی لەوێ هەموو ئیداراتی بەدەست بوو حکمی ئەو سنوورەیە کرد بە باش و خراپی بەڵام بینیمان لە پێناو چەند دەستکەوتێکی کەم ئەو خیانەتە گەورەیە کرد خەڵکی تووشی ئەو نەهامەتیە کرد لە دۆز خورماتوو بینیمان سەدان پێشمەرگە یاخود بڵێن هەزاران پێشمەرگە بە گریانەوە سەنگەرەکانیان چۆڵ کرد چونکن زانیان یاخود با بڵێن ئەمریان بۆ هات کە تەقەنەکەن لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان یاخود کۆمەڵێک لەو کەسانی کە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان هەبوون و دەستیان لە واژوکردنی ئەو ڕێکەتنامەیە بوو کە سەرۆکەکەیان ئاماژەی پێکرد. نمونە ئێمە لە دۆز خورماتوو دەیان شەهیدماندا شەهید هارون نمونەی غەدر لێکراوی شەهیدەکانی سنوور دۆز خورماتووە و دەیان شەهیدی کرد کە پێشترش وەک شەهید ئیبراهیم شەهید پشتیوان شەهیدەکانی تر ئەوانی کە لەو سنوورە شەهید بوون هۆکارەکەیشی بەحەقەت تەنها لە پێناو کورسی و دەسەڵات و باش کێشەی ئێمە لە کەرکووک کێشەی کورسی و دەسەڵاتە یان کێشەی خاک و بوونە بە تاکید شۆڕشەکانی گەلی کورد لە ماوەی 100 ساڵی پێشووشە هەر لە پێناو خاکا بووە و پێناوای بووە هەرێمی کوردستان چوارچێوەی خۆی کە سنوورەکەی حەمرینە دەستنیشان بکرێت. وەگوتمان ئەو لایەنە لە پێناو دەسەڵاتێکی حزبی کەم ملەتی کوردی تووشی ئەم نەهامەتیە کرد ناوچە دابڕاوەکانی دیسان و گەڕانوێژەیە دەستی کۆمەڵێ چەتەگەری ئەو کاتە بەداخەوە کە هەستان بە تاڵانکردن و سوتاندن و تەقاندنی ماڵی کورد لە سنوورانە و بە تایبەتی دۆز خورماتوو دەسەڵات هەمووی لە لای خۆیان بوو. ئێمە شەڕی خاکمانە بوو و گەڕانەوەی ئەو ناوچانە چی بە دەستور بێت چی بە ڕاپرسیەکەش بێکە ئێمە شانازی پێوەکەن کە لە 1995 بەسەرەوە خەڵکی کوردستان دەنگی پێدا بەوەی خاکی کوردستان بگەڕێتەوە بۆ زیدی باب و باپیری خۆی حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی بەسەریان. باشە لە دەستدانی لە 150 خاکی کوردستان لەم بارودۆخەدا چەند کاریگەری لەسەر دۆزی کورد لە ناوچەکەیان لە باشووری کوردستان بەداخەوە ئاماژەم پێ کرد ئێمە کاریگەریەکان هەبوون هەن لە ئایندەش هەر بەرداوامە بەم شێوازە هەر بمێنێت لە ڕووی جوغرافی ئەمە لە 150 خاکی هەرێمی کوردستانمان لە دەستدا و هیچ دەسەڵاتێکمان لێوێ نییە. باش بدرە و پارێزگایش کە ئیسە لە کەرکووکدانەدا و یاخود ئەو قایمە کە لە دەسەڵاتی لە کەرکووک و دەوروبەریەها تەنها شخصێکە و هیچی پێ ناکرێت نا بۆ خاکەکەی نە بۆ نیشتمانەکەی نا حتا بۆ حزبەکە و کەسوکارەکانی خۆشیان کە سەر بە حزبەکەی خۆیانن. ئێمە لەو سنوورانە تووشی نەهامەتیەک بوونە تووشی داڕۆخانێکی نەفسی بووە خەڵکی ئێمە بە حکم ئەوەی کە بەداخەوە بە دەستێکی ناوخۆیی قەیزەوەن ئەو کارەساتە گەورەیە بەدەست میلەتەکەمانە. بەڵێ لێکەوتەکانی زۆرن ئەم بابەتە بە تایبەتی وەکو تۆ باسی کرد لە ناوچەی دۆز و هەنێک ناوچەی دیکە کە ڕۆژانە بینین خەڵکیە کورد ئازیەتە درێت جوتیارانی کورد ڕێگریان لێکرێت
ئەم بارودۆخە بەڕای ئێوە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێسەر بۆ شووە کێش ئەگەر ئەم بارودۆخە بەم شێوازە و چێش پێی چارەسەر بەردەوام ئەوانەی کە ئێستا پارێزگارێکیان داناوە بۆ کەرکوو کەم کێشانەیە هیچ گومانیانە پارێزگارێکی کارتۆنی هیچ دەسەڵاتێکی نییە بە حکم ئەو اتفاقیە کە خۆیان کردیانە و بەداخەوە بینیمان اتفاقیشیان چۆنە لێکەوتەکان بۆ ئایندە زۆر مەترسیدارترن چکم ئەبینین ئێمە جەلەولا و مەندەلی و شوێنەکانی تر بە پرۆسەیەکی تعریبی بەرنامە بۆ کراو پێهاچوو تا گەشتە ئەو ئاستەی ئێستا لە دۆز خورمات و کەرکووک و تا بگرین هەموو تا گاتە دەبەز شوێنەکانی کە شنگال هەموو شوێنەکانی کە بە تعریبێکی منەظەمی ڕێکوپێک بە دەستێکی ناوخۆی بەداخەوە ئەنجام ئەدرێت ئەگەر ئەم وەزعە چارەسەر نەگرێت ئەگەر حزب کوردستانیەکان یەک نەگرن بە یەک هەڵوێستی و یەکوتاری بەرامبەر حکوومەتی عێراق نەوەستنەوە هەوڵ نەدەن مادەی 140 جێبەجێ بکرێت بە تاکیدی ئێمە وەشەر خاکیان ئێمانسەن بە تعریبکردن خاکی جوتیارەکان ئێستش لە دوێنێ و پێرێ لە حلیە و دەوروبەری حلێوە لە دۆستکرمات و شەڕ لەسەر خاک بوو هاوڵاتی خۆی شەڕەکە بەداخەوە کەسێک بەهانایەوە ناچێت. بەڵێ ئەرسەلان عەلی داودی کارجێڕی لە قیب سودوی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ لە ستۆدیۆ لەگەڵ ماوە.